بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. ئیماندارانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکان لە هەر شوێنێکەن، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای تەعالاتان لێبێت. خوای پەروەردگارە پاڕێمەوە ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵ کات. برایان و خوشکانی بەڕێز، هەر لە باس و خواستی فقهی ڕۆژوودا ئەم شەویش ڕاستەوخۆ لە کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی پارشەوی پەیامدا بە خزمەتانەگەینەوە، بە ئومێدی ئەوەی بتوانین بابەتێک لەو بابەتانەی تر کە پەیوەندی بە ڕۆژووە هەیە لە خزمەتانە باسکەین، و ئێوەی بەڕێز و خۆشەویستیش ئەتوانن هەم لە ڕێگەی تەلەفۆنەوە و هەم لە ڕێگەی پەیجی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە بەرنامەکەش لێوە مباشیرە پرسیارەکانتان بنووسن. ئەگەر کاتی تەلەفۆنتان نەبێ لە خزمەتانە وەڵامە دەینەوە بە ئیزنی خوای پەروەردگار، هەر پرسیارێک بکەن بە پێی عیلم و توانای خۆمان. بەڕێزان، ئەم شەو ئەچمە سەر بابەتێکی تر لەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕەمەزان و ڕۆژووەوەیە. ئەویش بابەتی ئەو شتانەی کە سونەتن بۆ ڕۆژووەوان، ئەوەی کە دوێنێ باسی کۆمەڵێ بابەتمان کرد، ئەوەی کە ڕۆژووە شکێنێ و ئەوەی کە ڕۆژوو ناشکێنێ. ئەم شەویش باسی ئەو شتانەکەین کە سونەتە تۆی ڕۆژووان، برای بەڕێزم خوشکی ئازیزم، تۆی ڕۆژووان ئەنجامی بدەیت، کە دیارە بە موجمەلی و بە کورتی ئەتوانین بڵین دووشت بۆ ڕۆژوان سونەتە. دووشت: یەکەم پارشێوکردن، و هەروەها دوام زوو بەربانکردنەوە. سێمیش بەشێک لە زانایان فەرموویانە خۆگرتنەوە لە قسەی نەشیاو لە هەندێک لەو شتانە. ئەوە تەبەن واجبە ئینسان لە قسەی نەشیاو بەردەوام خۆی بگرێتەوە. تەبەن بەڕێزان، پارشێوکردن لە شریعەتی ئیسلامدا زۆر گرنگە. یعنی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: تسحروا ولو بجرعة ماء. ئەگەر بە یەک قومە ئاویش بێ، ئێوە پارشێو بکەن. بۆ تسحروا فإن في السحور بركة. ئێوە پارشێو بکەن، چونکە لە پارشێودا بەرەکەتێکی معنەوی هەیە کە زۆر جار ئینسان نایبینێت. و لە فەرموودەی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: فصل ما بين صيامنا وصيام أهل الكتاب أكلة السحر. جیاوازی نێوان بەڕۆژووبوونی مسلمان لەگەڵ بەڕۆژووبوونی ئەهلی کتابدا، گاور و جوولەکەکان، خواردنی پارشێوە. ئەوان ڕۆژوو ئەگرن پارشێو ناخۆن، پارشێو ناکەن، ئێمە پارشێوەکەین. ئەمە گرنگی پارشێوە بەڕێزان و خۆشەویستان. و هەروەها دەربارەی پارشێو و دەربارەی بەربانکردنەوە، کە پارشێو سونەتە درەنگ پارشێو بکەی و بەربانگی سونەتە زوو بیکەی. دەربارەی بەربانکردنەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لا تزال أمتي بخير ما عجلوا الفطرة. بەردەوام ئومەتەکەی من، گەلەکەی من لە خێر و چاکەدایە تا وەکو زوو ڕۆژوو بشکێنن. طبعاً بەڕێزان، زوو ڕۆژوو شکاندن بە معنایەوە نایە پێشبانگ بیشکێنین. یعنی ڕۆژێک پیاوێکە یوت سونەت وایە ئینسان کاتێک کە ڕۆژوو شکان بڕاتە سەر وشترەکەی، ئیتر ئەگەر خۆری نەبینی تەواو ڕۆژوو بشکێنێت. کاکە ئەم قسە بۆ وڵاتێکی سەحراوی وەکو مەککە، وەکو دەشتێکی کاکی بە کاکی تەواوە، بەڵام شوێنێکی شاخاوی ئەمە تەواو نییە. ئەم فتوایە
یعنی ئەگەر شوێنێک دەشتێکی چۆڵ بێ بێلفعل ئینسان بڕاتە سەر وشترەکەی تەماشاکە خۆر نەبینێ ئەمە تەواوە. بەڵام تۆ ئەگەر لە سیتەکی سلەیمانی بیت بڕۆیتە سەر وشترێک و بڵێ با خۆر نەبینم یەکا کار لە دوای عەسر خۆر نابینی تەقریبەن. بۆیە ئەمە تەواو نییە ئینسان پێش بانگ ڕۆژوو بشکێنێت، بەڵکو سنەت وایە کە بانگیدا تاخیری نەکات. پێغەمبەری خوا تاخیری نەکردووە صلی الله عليه وسلم کە باسێکەین ئینشاءالله. پاشان ئەمە بابەتی پارشێوکردن، بابەتی ڕۆژوشکاندن، بابەتی پارشێوکردن پێم باشە ئاماژە بە شتێ بکەم بەڕێزان. چونکە زۆر جاران دێ لە مسلمانان وەڵام مامۆستا فڵان مامۆستا وتوێتی ئەگەر بانگیشیدا سنەتە تاخیر پارشێو بکەی بانگیشیدا خەریکی نان خواردنی خۆت بە گوێت لێ نەبێ نانەکە تەواو کە ئەوەی لە بەردەستایە تەواوی کە. برانی بەڕێزم هەر بەڕێزێک قەناعەتی وایە هەر مامۆستایەکی بەڕێز پێی وایە کە لە پارشێوکردندا کاتێک بانگیشیدا ئەبێ خەریکی خواردن بی بەڕاستیەوە هەڵەیە و لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا تێنەگەشتەوە صلی الله عليه وسلم. من لە خزمەتانە چەند شتێک باسەکەم بزانن ئایا ئەم مامۆستا بەڕێزە و ئەم کەسە بەڕێزە کاتێک کە فتوادا ئەڵێ نان بخۆن مەلایش مامۆستاش بانگیدا لە مزگەوتەوە هەر خەریکی نان خواردن من هەڵەیان هەڵە نییە. یەکەم ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە پێغەمبەری خوا وەشێتەوە شتێک سنەت بێ خۆی ئەنجامی نەدا؟ پێغەمبەری خوا خۆی ئەمە ئەنجام نەداوە. یەک. دوو بەڕێزان مامۆستایانی بەڕێز ئەو بەڕێزانەی کە ئەم فتوایە ئەدەن ئەبێ ئاگادار بن لە سەردەمی پێغەمبەردا دوو بانگ هەبووە. بانگی یەکەم کە دای نانەخۆیت ئاگادار بن بانگی یەکەم لەگەڵ بانگی دۆمالەتان تێک نەچێ. ئەو فەرمودانەی کە باسیەواکەن لە کاتی بانگیژان نان بخۆن ئەو فەرمودانەیە کە باسی بانگی یەکەمەکەن باسی بانگی دووەم ناکەن. تەماشاکەن بەڕێزان و خۆشەویستانم من لە خزمەتانە ئەرزم کردن بۆ وەڵامی ئەو پرسیارە چەند شتێک باسەکەم. یەک دوو بانگ بۆ لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا دەربارەی بانگی یەکەم چی فەرمووە؟ فەرموویەتی ئەمە بانگی یەکەمە بانگی یەکەمی داوە. فەرموویەتی إذا سمع أحدكم النداء والإناء على يده فلا يضعه حتى يقضي حاجته منه. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئینسان کاتێک کە گوێی لە بانگ بوو و هەروەها خواردنیش لە بەردەمیا بوو دەستیا بوو لێنێنێ حتى يقضي حتى وەکو تەواوە بێ چی تەواوە بێ؟ حاجەته هەتا تەواو بێ لە خواردن. ئەمە بانگی یەکەمە بەڕێزان ئەمە بانگی یەکەمە ئینسان بانگی یەکەمی دەبانان بخوات. ئەمە یەک. فەرمودەی دووەم کە بەڵگەی ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مسلمانان إن بلالا يؤذن بليل. بلال بانگی یەکەمە دات شەوە هێشتا بلال بانگی یەکەمە دا فكلوا واشربوا کە بلال بانگی یەکەمی دا فكلوا واشربوا ئێوە بخۆن و بخۆنەوە حتى تسمعوا أذان ابن أم مكتوم تا گوێتان لە بانگی ابن أم مكتومە بێت. فكلوا واشربوا حتى بخۆن و بخۆنەوە تا حتا بۆ انتهای غایە هەتا گوێتان لە ابن أم مكتومە بێ یعنی کە گوێتان لە ابن أم مكتوم بوو ئەوە بانگی دووەمە واز لە نان خواردن بێنن. ئەمە ئەرزم کردن دوو بانگ بووە با ئەم دوو بانگە تێکەڵ نەکەین فەرمودەی بانگی یەکەم بێنین جێبەجێکەین بەسەر بانگی دووەمە. دووەم بەڕێزان حاشا لە پێغەمبەری خوا لە پێغەمبەری خوا ئەوەشێتەوە بە خەڵک بڵێەوە سونەتە و خۆشی ئەنجامی نەدا دەی تەماشاکەن. طبعا ئەم دوو فەرمودەی کە باسم کرد ئەو فەرمودەی کە باسی بانگی یەکەمەکە لای ئیمامی ئەبوو داود و ئیمامی ئەحمەد گێڕاوێتەوە فەرمودەی دووەم ئیمامی بوخاری و موسلیمە. فەرمودەی سێیەم بەڕێزان کە پێغەمبەری خوا صلی الله خۆی ئەمەی جێبەجێ نەکردووە یعنی خۆی بەم شێوازە نەبوو کە بانگیشیدا خەریکی نان خواردن بێت. تەماشاکەن لە صحیح ئیمامی بوخاری داهاتووە ئەنەسی کوڕی مالک بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ زەیدی کوڕی ثابتە هەردووکیان پێکەوە پارشێویان کرد کاتێک کە لە پارشێوەکەیان بوونەوە پێغەمبەری خوا هەڵسا فقام النبي صلى الله عليه وسلم إلى الصلاة فصلى. پێغەمبەری خوا لە دوای پارشێوەکە هەستا و نوێژی کرد. قلنا لأنس بأنس مانوت راوي فرمودەکە وتمانەی ئەنس كم كان بين فراغهما من سحورهما لە نێوان
نوێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم، نوێژی پێغەمبەر و نان خواردنی پێغەمبەر و ثابت زەیدی کوڕی ثابت ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت چەندێک نێوانیان بوو، چەندێک لە نێوان بانگەکەی و پارشێوەکەیان هەبوو. فەرمووی قەدر ما یەقڕە الرجل 50 ئایە، فەرمووی نێوان نان خواردنەکەیان لەگەڵ نوێژەکەیانە 50 ئایەت بووە، یعنی نانیان تەواو کردووە، دانیشتونە قەدەری 50 ئایەت چەند دەقیقەیەکە کات ئەم جا نوێژیان کردووە. ئێمە بەڵگەی وەیە پێغەمبەری خوا خۆی جێبەجێ نەکردووە، بەڵێ مەسەلەن بانگی داوە یەکسەر نانی خواردووە. بۆیە بەڕێزان و خۆشەویستانم ئەو فتوایە هەڵەیە کە ئینسان قەناعەتی وابێت نانەکە لە بەردەستیا بێت، گوێیشی لە بانگ بێت، گوێی لە بانگی دووەم بێ، دەستکاتە نان خواردن. ئەرزم کردن ئەوە بانگی یەکەمە، نابێت جێبەجێکێن بەسەر موسڵمانانە، با لەخوا بترسین، چونکە بەڕاستی هەر من ئەڵێ ئەمە بابەتێکی خەتەرە، بابەتی شکاندنی ڕۆژوو و بابەتی گردنە. ئیمساک لەو کاتەوە کە مامۆستا بانگە دایتر ئەبێ خۆت بگریتەوە بە تایبەتی ئەگەر یەقینتە بێ کە ئەم بانگە بانگێکی صحیحە، بانگێکی تەواوە، کاتەکەی نەگۆڕاوە، پێشی نەخستووە، ئەوە بەڕاستی واجبە لە سەرمان ئێمە لەو کاتەوە دەست لە خوارد نەڵگرین و ئەم فتوایە بەڕاستی فتوایەکی هەڵێکە بەو شێوازە ئەدرێ. ئازیزان و خۆشەویستان، پاشان بابەتێکی ترت پەیوەندی بە ڕۆژوە هەیە بەڕێزان و خۆشەویستان، پەیوەندی بە شکاندنی ڕۆژوە. ئەوش ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕۆژوو شکاندووە و بەچی ڕۆژوو شکاندووە. طبعا یەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کاتێک کە ڕۆژوو شکاندووە، یەک ئەگەر خورمای تەڕی دەست کەوتایە بە خورمای تەڕی شکاند، ئەگەر خورمای تەڕی دەست نەکەوتایە بە خورمای وشکەی شکاند، ئەگەر خورمای وشکیشی دەست نەکەوتایە بە ئاوی شکاند. فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیجێڕێتەوە ئەفەرموون كان النبي صلى الله عليه وسلم يفطر قبل أن يصلي على رطبات. پێغەمبەری خوا بە هەندێ خورمای تەڕ ڕۆژۆکەیشکەن، فإن لم يكن فعلى تمرات. ئەگەر ئەو خورمای تەڕی دەست نەکەوتایە فعلى تمرات، خورمای وشک، بە خورمای وشک ڕۆژۆکەیشکەن. فإن لم يكن، خۆ ئەگەر خورمایشی دەست نەکەوتایە خورمای وشک، حسى حسوات من ماء، ئەوە چەند قومی ئاوێ خوارد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند قومی ئاوێ خوارد بۆ شکاندنی ڕۆژۆکەی. مامۆستا خەلیل، خوای گەورە لە جەناب تو لە هەموو بیسەرێکی بەڕێز، خوای گەورە بتپارێزێ مامۆستا خەلیل گیان، یا خوا سەلامەت بیت. مامۆستا ئیتر خۆت ئەزانی ئینسان کە بە ڕۆژوو بوو جاری وایە شەیە تۆ لێ سەیەکی خراپیە بە دەمیایە، سەیەکی ناخۆش نێوەیە بە دەمیا، ئایا ئەوەی نەکار ناکاتە سەر ڕۆژوەکەی ڕوونکردەوەیەکمان بۆ بکە خوای جەزای واتۆ یاخوا خوای گەورە بتپارێزێ. نەفەرێکیش ئەڵێ بانگی نەفەرمووە، بانگی فەرمووە ڕۆژەکەم نەشکانوە، نوێژەکەم کردووە دوای نوێژەکە ڕۆژەکەم شکانێ، ڕوونکردەوەیەکیشمان لەسەر ئەوە بۆ بکە خوای گەورە جەزای بەسەر چاو مامۆستا خەلیل، بەسەر چاو. طبعا مامۆستا خەلیل بابەتی یەکەم ئینسان سونەت وایە کە بانگی دا ڕۆژۆکەی بشکێنی ئەمجا نوێژکات. ئەمە سونەت نییە نوێژەکە لە پێشدا بکەی ئەمجا ڕۆژۆکە بشکێنی. بەڕێزان ڕۆژۆکەتان بشکێنن ئەو کاتە نوێژەکەتان بکەن. ئینسان بۆی داڵغەی لای خواردن و لای شکاندنی ڕۆژۆکەی نەبێ. ئەمە یەک. دوو، دیارە هەندێک شتمانەیە ڕۆژوو بەتاڵەکاتەوە ڕاستە و خۆ و هەندێک شتمانەیە ئەجری ڕۆژوو کەمەکاتەوە. ئێمە باسی ئەومان کرد کە کۆمەڵە شتەیە ڕۆژوو بەتاڵەکاتەوە خواردنەوە مەسەلەن بە عەمدی هەندێشت، بەڵام هەندێک شتمانەی ئەجر و پاداشتی ئەم ڕۆژۆ ئەوەندە کەمەکاتەوە بۆ ئێوارە بەس ئەنووسرێ کابرا برسی بوو حیچی تر، یعنی بۆ ئێوارەکەی کە فتارەکاتەوە لای خوای پەروەردگار تەنها ڕجێمێکی کردووە حیچی تری نەکردەوە. بەڕێجان و خۆشەویستان مامۆستا خەلیل، پاشان لە خزمەتانە باسی ئەوە بن کە پێغەمبەری خوا چۆن ڕۆژووی شکاندووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ڕۆژووی بەم شێوازە شکاندووە، ئەگەر خورمای تەڕی دەست کەوتایە بە خورمای تەڕی شکاند، ئەگەر خورمای تەڕی دەست نەکەوتایە بە خورمای وشکەی شکاند، ئەگەر خورمای وشکیشی دەست نەکەوتایە بە چەند قومە ئاوێک پێغەمبەری خوای شکاند صلی الله عليه وسلم. ئەم فەرموودەی ئیمامی ترمزی گێڕێتەوە، فەرموودەیەکی حەسەنە. پاشان
بابەتێکی ترکە لە کاتی شکاندنی ڕۆژوودا بابەتی دوعایە بەڕێزان دوعا زۆر گرنگە لە کاتی ڕۆژوودا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایش شتێکە فەرمێ ئینە للصائمی عند فطره دعوة لا ترد. لە کاتی بە ڕۆژوو بووندا کاتی ڕۆژوو ئەشکێنێت دوعایەکەی خوای پەروەردگار ڕەدی ناکاتوە. مەیەک لە فەرمایش شتێکی تردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ثلاث لا ترد دعوتهم سێ تاقمەیە خوای تەعالا دوعاکەیان ڕەد ناکاتەوە. یەکێک لەوانە والصائم حتى يفطر ئەو کەسەی بە ڕۆژووە هەتا وەکو فتارەکاتەوە. دوعا لەگەڵ ڕۆژوودا ئەتوانم بڵم پێکەون. تەماشای قورئانکەن بەڕێزان. قورئانی پیرۆز لە سوورەتی بەقەرەدا خوای تەعالا کە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام لێوە باسی ڕۆژوو دەست پێکات. باسی ڕۆژوو دەست پێکات تا وەکو لە ئایەتی 185 والله أعلم هەتا فەرمێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم تا ئەوێ 6 ئاەت باسی ڕۆژووەکات. 6 ئاەت بە دوای یەکدا باسی ڕۆژووەکات. لە ئاەتی پێنجەمدا بەڕێزان لە ئاەتی پێنجەمدا ئەزان خوای تەعالا فەرمێکی لەناو بابەتی ڕۆژوودا خوای تەعالا فەرمێ وإذا سألك عني عبادي فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. لباس خاصي الرجودة خوای تەعالا باسی ئەواکە کە من لێیانەوە نزیکم کاتێک دوعا بکەن دوعاکەیان وەرەگرم. تەماشاکەن لە پێش ئەو ئاەتی کا فەرمێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم پێشەوەی باسی شەو بکات باسی شکاندنی ڕۆژۆکە بکە خوای تەعالا ئەم ئاەتە فەرمێ وإذا سألك عني عبادي کاتێ بەندەکان داوام لێکن فإني قريب من لێیانەوە نزیکم أجيب دعوة الداعي. پاشە خوای پەروەردگار لە 6 ئاەتا باسی ڕۆژوەکە بۆ لێرەدا دوعای لە نێو بابەتی ڕۆژۆکە داناوە. حکمەتێکی تایە بەڕێزان. کاتی ئینسان بە ڕۆژۆ بە کاتی گیرابوونی دوعایە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی کاتێک ڕۆژووی شکاندووە دوعای کردو ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. ئەم دوعای کردو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. ئەم دوعای کردو یاخود فەرموویەتی اللهم لك صمت وعلى رزقك أفطرت. ئەمە لە سەنەدەکەیان شتێکەیە بەڵام گرنگ ئەوەیە ئینسان ئەم دوعایە یان هەر دوعایەک بە زبانی کوردی ئەو کاتێکە ڕۆژوو ئەشکێنێ با خۆی بە خواردن و خواردنەوە مەشغوڵەکە دانیشە لە شوێنێکدا تۆزێ دوعا بکە کاتی گیرابوون و قبولبوونی دوعایە بەڕێزان و خۆشەویستان. کاک محەممەد كاك محمد جان السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. بعد سلامة الجواب بشارك معنا أبو مامون. لخدمتهم. فهموا كاك محمد جان. أمانين بلين أقربونا بروسوبين يما يعني لباتيو بخيرين تاكو دوای عصر تا مەلای مەغریب ئاساییە یان هەیدێزەکان چی دەکەی کاک محەممەد؟ ئێرا نوێژەکانەکەی مامۆستا بەس دوای بخەویتەوە. ئەتوانی بخەوی وەڵا ئەتوانی بخەویت بەڵام بەڕاستی ئینسان کاک محەممەد کە بە ڕۆژووە بێ بەڕاستی هەموو ڕۆژەکەی بەخەو بەسەر نەبات چونکە پێغەمبەری خوا وا نەبووە سەحابی پێغەمبەری خوا وا نەبووە. مانگی ڕەمەزان مانگی تێکۆشان و جوهدە بۆ خوا لە خۆڕازیکردن بەڵام بەڕاستی ئینسان هەموو ڕۆژەکەی بەخەو بەرێتە سەر قورئانێک نەخوێنێ زیکرێک نەکا باش نییە. ئەگەر ناوەکو لایەنی دروستی بەڵێ دروستە ئینسان لە دوای بانگی بانێ بخەوێت تا نیوەڕۆسێ نوێژەکەی بکات دوای بخەوێتەوە تا عەسر تا مەغریب هیچ کێشەیەکی نییە زەرەری بۆ ڕۆژەکەی نییە.
باش نییە کاک محەممەدیان جا ئەرزم کردن بەڕێزان ئەم کاتی شکاندنی ڕۆژووە با بەڕاستی لە دەستی خۆمانی نەدەین کاتی هەڵپێکردنی خواردن و تێرکردنی مائیدە و ئەوە نییە بەڕاستی ئینسان لەو کاتەیە هەوڵدا دوعا بۆ خۆی دوعا بۆ دەوروبەری مەسەلەن بەتایبەتیەوە بەڕێزانی کە لە مزگەوتان فتارەکەنەوە ئەو کاتە بیانی لە دەست خۆیان نەدەن چونکە بەڕاستی کە ڕۆژت ناگەڕێتەوە ئازیزان و خۆشەویستان. پاشان بەڕێزێک دیارە پرسیارێکی ناردووە لە پەیجی پەیام مامۆستا ئەڵە فاتیحە بۆ مردوو ئەچێت تەمەن بەڕێزان فاتیحە یان قورئان یان قوربانیکردن یان عەمرەکردن بۆی یان حەجکردن بۆی یان سەدەقەکردن بۆی هەموومانە بۆ مردووە چێت جمهوری زانن و ئیمامی ئیبن تەیمیە باسی کردووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بەڵێ بۆ مردووە چێت ئینسان قورئانێک بخوێنێ یان خێر و سەدەقەیەک بکا بڵێ خوایە ئەجر و پاداشتی ئەم سەدەقەیە ئەم قورئانە بگەێنی بە فڵان مردوو بەڵێگات و هەروە مردوو ئاگەی لێیە کاتی ئەچیتە سەر خەبری طبعا وەکو ئیمامی ابن قەیم باسی کردووە لە کتێبی ئەڕۆحە بە تەفاسیل لەوێ باسی کردووە مردوو هەموو کاتێک ئاگای لێ نییە هەندێک جار بە ئەمری خوای پەروەردگار ئاگای لێتی کە سەردان زیندوو سەردانیانەکە بەڵام مردوو لە ڕێگەی مردوانی ترەوە ئاگای لە زیندوانە یعنی کاتێکە مردوویەک ئەمرەیەچێ بۆ قەبرسان خەڵکی ئەو قەبرسانە لێی کۆبنەوە پێڵەن دەم و باس چییە چی ڕووی داوە هەتا لە حەدیثە هاتووە یەکێک لە مردوەکان ئەڵێن کاکە لێی گەڕێن باجارە ئیسراحەتێ بکات هەزاتوو لەو ڕێگایەوە ئاگای لە حاڵ و گوزەرانی زیندوو هەیە ئەوش بە فەرمانی خوا جەلە جەلالوه بۆیە هەندێک جار ئینسان کاتێک کە زۆر ناڕەحەتە بێ کاتێک کە زۆر بێتاقەتە بێ تووشی مشکلەیەکە بێ جاری وایە خەو بە خۆشەویستێکیەوە بینێ کە وەفاتی کردووە یعنی ئەو بەشەی ئەگەر نا مردوو ڕوحیانەتەکەی بێتەوە بگەڕێ بە ماڵا شتی وانە بەڵێ ئەگەر مردوو لە قەبردا هەندێک جار ئاگای لێتی چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئێوە لەسەر قەبران ناگەڕێنەوە ئەو مردووە گوێی لە دەنگی پێی نەعلەکانتانە خوای تەعالی زیندوویە کاتەوە گوێی لە دەنگی پێی نەعلەکانتانە ئەمەش بەڵگەیەوەیە کە ئاگای لە سەر و قەبرەکە هەیە و چەندین نمونە هەیە بۆ زیاتر ئەو کتێبی ئیمامی ابن القەیمی جەوزی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کتێبی ڕۆح ئەلێیا بە تەفاسیل باسی ئەو بابەتەی کردووە ئەوە ئەرزم کردن بەڕێزان بابەتی پارشەوکردن چەند بابەتێکی گرنگە و بابەتی ڕۆژ و شکاندنیش کێیە؟ کاک لوقمان لوقمان لە سەنگاوە مامۆستاگیان کاک لوقمان لە سەنگاوە بەڵێ بەڵێ سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه کاک لوقمانگیان مامۆستاگیان شۆنی باشی شکر یا ڕەبی خوا بتپارێزێ خی گەورە پایدار وکە مامۆستاگیان خی گەورە مەحفوظکە یا ڕەب العالەمین خی گەورە بێ مزەڕەت وکە مامۆستاگیان پرسیارێکمان هەیە لە خزمەتە من لە خزمەت جەنابتان مامۆستاگیان بەیانان بۆ نمونە بەیانانێک لەم بەیانانە من درەنگ خەبەرم بووە نامانە خوارد لە زەم خۆم عیلاجم هەیە بڵێن لە کاتی بانگدانە بانگیدا بانگ کە بانگیدا بە شپرزەی بڵێن لە کاتی بانکە حەپەکانم خوارد ئەوە تا چەنە دروستە و تا چەنە دروست نییە کە کاتێک درەنگ خەبەر دەبێتەوە حەزەکەم ڕزی ڕێنماییمان پێی بۆ ئەو مەسەلە لێ کاک لوقمانگیان بۆ حاڵەتێکی ناچاری ئاوایی وەکو ئەوەی جەنابەت ئەم بابەتێکە بۆ حاڵەتەی کە خەڵکی پێی وایە ئەمە سونەتێکی پیاغەمبەرە کە ئینسان لە کاتی بانگیشان نان بخوا هیچ کێشەیەکی نێ ئەمەیان کێشەیە ئەگەرنا مەسەلەن وا باشە وا چاکە بۆ پاراستنی ڕۆژۆکەت کە بانگیدا تەواو دەست لە خواردن نەڵگری ئیمساک لێوە دەست پێکات بەڵام ئەگەر بەتایبەتی لەواچێ بانگی وڵاتی خۆمان
چەند دقیقەیەک پێشیان خستە بێ احتیاطەن احتیاطەن چەند دقیقەیە پێش خراپێ بە تایبەتی لە کاتی پارشێ و ڕەمەزاندا لەوا چێ ئینسان لە کاتی بانگی شاشتێک بخوا ڕۆژۆکەی نشکە ئینشاءڵڵا بە تایبەتی حاڵەتێکی ضروری ئاوەکو جەنابێت من وەسێت بە خەڵک ناکەم لە کاتی بانگدا شت بخوات بە تایبەتی ئەگەر بانگەکە یەقین هەبێت کە تەواوە بەڵام ئەگەر حاڵەتێکی ئاواژ ڕوویدا ئینشاءڵڵا ڕۆژەکە بەتاڵ نابێتەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خی گەورە بپارێزێت خوا سەلامت بێ خوا سەلامت بێ كاك حمزة لسي صادق بلك حمزة جان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أخوة سلامة الله عزتنا من لا خدمة جنابته. سلامة الله ما مثلا أجد الرجل ليس كلاشاخ. كلاشاخ. كاك حمزة جان. كلاشاخ بو كسك كبروجوبة پیغمبر صلى الله عليه وآله وسلم لسنتاي إسلامه فرموي أفطر الحاجم والمحجوم أو كسيكا كلاشاخي بو كانوا أو كسشي كايكا روجوكيان شكاوة أما لسنتاي إسلامه إمامي أحمدي كري حنبل رضا ورحمتي خواه بلسلام مذهبية دعائي پیغمبري خواه صلى الله عليه وسلم احتجم وهو صائم حجامي كردوه وخوشي بروجوبوه أم فرموديان لدعائي دا فرمويتي أم فرمودي دوم يكمي نسخ كردوتوا بويا مذهب إمام شافعي ومذهب إمام مالك ومذهب إمام أبو حنيفة كام جمهور زانایانە لەسەر ئەوەن کە حیجامەکردن و کەڵەشاقکردن ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. خوا لێت ڕازی بێ کاک حەمزەی خی گەورە سەلامەتەکە. کارە کاکدارە لە عەربەت کاکدارە گیان. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته كاكدارە گیان. مامۆستا گیان بۆی تەوەرەکە فراوان تر بێ ئەگەر کرا تەوەرەکان باسی غەیب کە غەیب زۆر مهمە. الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. إنسان باوەڕی بە غەیب و هەر کارە ساتێکی ناڕەحەت لە هەر ڕوویەکەوە لە هەر ڕوویەکەوە بێتە ڕێی مقاومەیە بێ و حەلیەکە چونکە ئینسان نییە غەڵەتەکە تۆبەمان لەبەردەمایە ئەمە ئەوە. ئەنجا بۆی مامی خۆشی کاراسانی بۆ بکە لەبارەی غەیبەوە چۆن حەلیکەیت شتەکان کۆکەینەوە. تەماشاکە قورئانی پیرۆز خۆی لە خۆیان غەیبە ماوەتەوە مزگەوت ماوەتەوە ئەمە هەر غەیبە. فێرعەون خوای گەورە کردوێتی بە بیکردوێتی بە ڕەمزێک بۆ کافرەکانی دوای خۆی ئەمە هەر هینە غەیبە. ئەنجا دوایەوە کەعبەی پیرۆز بەردەوام لە پەرەسەنە ئەمە هەر غەیبە. شەڕ و ئاژاوە لە شەرقی ئەوسەتا ئەبێ بۆ ئەوەی کەوا ئەم کەعبەی پیرۆزە ئەم قوسی شەریفە کە ئێستا ئاژاوە لە مەنتیقەکە هەیە بۆی بگا بەسەر تا سەر بەشەریەت ئەمریکایەت ڕئیسەکانیان یەن ئەیا بە تەلەڤیزیۆنەکانی ئەوانەی ئەو وڵاتانەی تەکنەلۆژیایەتایە تەماشاکە کوێ ئاشنا بێ بە قورئان. خوای تەبارەکە وتەعالا فەرمێ کونوا بعضکم عەدوون لبعض کەواتە ئەمە هەمووی غەیبە. ئەم غەیبە کە تۆ ئیمانت پێی بوو ڕۆژۆکەت نوێژەکەت حەزەکەت زەکاتەکەت سەرفدرەکەت جێگە ئەگرێ. غەیب شتێکی گرنگە و حەزم کرد ئەوە بووم بە حەزێدیم شەو ناخوالت ڕازی بێ کاکدارە گیان. تەواوەن بابەتی غەیب یەکێکە لە ئەرکانەکانی ئیمان. یعنی ئینسان ئەگەر باوەڕی بە غەیبیات نەبێ ئیمانەکەی تەواو نییە. بە تایبەتی غەیبیات لە دوای مردنەوە بەرزەخە قەبرە عەزابی قەبرە قیامەتە بەهەشتە دۆزەخە لێپرسینەوەیە ئەمانە هەمووی غەیبیاتن. ئینسان ئەبێ باوەڕی بە غەیبیاتە بێ کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیمان. ئینسان ئەگەر ڕوکنێک پایەک لە پایەکانی ئیمانی تەواو نەبێ بەڕاستیەوە بابەتێکی خەتەرە خوا پەنامان بە. كاك عبد الله. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. سلامت يا ربي. والله مامۆستا بەنسبەت دوعاکردنەوە لە کاتی سوزدەیە دا لە نوێژی فەرزا بێ یان لە سونەتا بێ یا لە نوێژی فەرزا بێ لەگەڵ جەماعەتە ئایا لە سوزدەیە ئەتوانین دوعا بخوێنی مامۆستاجان؟ بەڵێ. خوالت ڕازی بێ کاک عەبدوڵڵا دیارە پرسیاری کرد
پرسیاری ئەوەی کرد لە سوژدەیە توانێت دوعا. طبعا دوعاکردن باشترین کات بۆ دوعا ئەو کاتەیە کە ئینسان لە سەژدەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتی سەژدە نزیکترین کاتی بەندەیە لە خواوە، بۆیە فأكثروا فيها الدعاء. دوعا زۆر بکەن، یعنی ئینسان بۆی بکرێ لە سەژدەیە دوعا زۆر بکات. دوعا لە سەژدەیە بە زبانی عەرەبیە. ئینسان هەر دوعایەک دووبارە کاتەوە ئەگەر زۆریش نەبێ مەسەلەن هەر شتێک مەطلەبێتی، ئیدەن کاتی سەجدە کاتی دوعایە. بەڵام ئینسان ئەو دوعایانە هەڵبژێرێ بە تایبەتی کە لە فەرمایشتی پێغەمبەر هاتوو صلی الله عليه وسلم: اللهم اغفر لي وارحمني وعافني واعف عني. يعني هەر دوعایەکی تر، يعني کاتی سەجدە کاتی دوعایە. بەڵام وریای هەڵەیەک بین بەڕێزان لە کاتی دوعایە. من داوا لە مسلمانانەکەم وریای ئەم هەڵەیە بن. کاتێک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە سەجدەیە مرۆڤ نزیکە لە خوای پەروەردگارەوە دوعا زۆر بکەن، ئەمە باسی نوێژەکات. بەڵام هەندێک خەڵک ئەڕۆن دوعاکەن و سەرە بەنە ئەرزوس لە نوێژە نییە. سەجدە پەیوەندی بە نوێژەوەیە، یان پەیوەندی بە سەجدەی شکرۆ، مەسەن سەجدەی تیلاوە ئەوانە وایە. ئەم کەسەی کە سەری ئەباتە ئەرز و دوعاکە، ئەمە ئەو سەجدەیە نییە کە پێغەمبەر باسیەکە صلی الله عليه وسلم. ئاگادار بین، باسی سەجدەی کاتی نوێژەکەین. ئینسان کە دوعای کرد سونەت وایە دەست بەرزەوە کات، سونەت وایە دەست بەرزەوە کە ئاوها نەک لە نوێژیشدانی و بڕاتە سەجدە ئەوە دوعا بکە. ئەمە زۆر جار مسلمانان نەبینین بەو شێوازە دوعاکەن، ئەوە لە سونەتە کە وارد بۆ بۆ شێوازەیە. دیارە بەڕێزێکی تر سڵاو، من نەخۆشم و بەهۆی نەخۆشیەکەم ناتوانم ڕۆژوو بگرم، زۆر بێتاقەتم کە ڕۆژوو ناگرم. بەڕێزەکەم ڕۆژوو خوای تەعالا فەرزی کردووە، نەخۆشیش خوای پەروەردگار ناردوێتی بۆ ئینسان. ئەو خوای جەلە جەلالوه کە ڕۆژووی واجب کردووە و نەخۆشیشی داناوە، چارەسەری داناوە بۆ کەسێکە نەخۆش. ئینسان کە نەخۆش بوو لە دوو حاڵەت بەدەر نییە. نەخۆشیەکیان چاکە بێتەوە، ئەوە ئەبێ ڕۆژۆکەی بگرێت باسێکی ئینشاءڵڵا. نەخۆشیەکیان چاک نابێتەوە، نەخۆشی درێژخایانە، دکتۆر لەس دەرەریە تۆ بە ڕۆژوو بیت، ئەو با خۆی بێتاقەت نەکات. بەهۆی ئەم نەخۆشیەوە کە بە ڕۆژوو نابێ، فەقیرێکی ئیسفادەی لێکات، فیدیادا بە مسلمانێک، یعنی مسلمانێک دڵخۆشەکە مەسەلەن، ئەوە کەم نییە بەڕاستی. بۆیە خوای پەروەردگار ئەو ئەجرەی کە بۆ منی ئەنووسێ بەلەش ساغی بە ڕۆژوو ئەبم، تۆش نەخۆشیت و بە ڕۆژوو نابی فیدیەکە ئەدەی، هەمان ئەجریت منیت هەیە، هەمان ئەجری من. بەڵێ خەڵک بێتاقەتە بێ، ناڕاحەتە بێ، بەڵام هەردووکی خوای پەروەردگار دایناوە. بەڕێزەکەم خوای پەروەردگار شیفات بدا بۆ خاتری گەورەی قورئان، بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی خوای تەعالا شیفات بدا یا رب العالمین. جا بەڕێزان و خۆشەویستانم، یەک بابەت کە لە خزمەتانە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد، ئەوش ئەوەیە ئینسان کاتێک کە بە ڕۆژوو ئەبێت، بابەتی پارشەوکردنم باس کرد و بابەتی ڕۆژوو شکاندنیشم باس کرد کە ئەوەی پەیوەندی بۆوا بوو بە کوردی. بابەتێکی تر کە لە سونەتی لەو شتانەی کە مستەحەبە بۆ ئینسانی بە ڕۆژۆوان باس کراوە، ئەوش ئەوەیە کە خۆی بگرێتەوە لە قسەی نابەجێ. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله، نەک لە هەموو قسەیەک قسەی نابەجێ، پێغەمبەری نازدارمان صلی الله عليه و آله وسلم لە فەرمودەیە هاتووە کە پیاوێکی بینی بە پێوە وەستا بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە چییە؟ ئەو پیاوە ئاوە بە پێوە وەستاوە. تێن وڵای پێغەمبەری خوا ئەوە ئەبوو ئیسرائیلە، ئەو ناوی باوکی ئیسرائیلە، ئاو بە پێوە وەستاوە، نەزری کردووە کە هەر بە پێوە بێدا نەنیشێت و هەروەها نەڕواتە بەرسێبەر و قسە نەکات و بە ڕۆژوش بێت. نەزری کردووە، یعنی پێی وا بۆ مشتێکی زۆر باشە، نە قسە بکات، نەدانیشێت، نەبچێتە بەرسێبەر، بە ڕۆژوش بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
فەرمووی بڕۆن پێی بڵێن، بڕۆن پێی بڵێن با قسە بکات، بڕۆن پێی بڵێن با بچێتە بەر سێبار، و بڕۆن پێی بڵێن با دانیشێ ڕۆژۆکەشی تەواو بکات. یعنی خۆگردنەوە لە قسەی عام مەسەڵەن کابرا بڵێ وەڵام بە ڕۆژوو میتر قسە ناکەم، ئەمەش خراپە. ئەم ئیفرات و تەفریتە خراپە بە ڕێزانم خۆشەویستانم. بۆیە ئینسان چۆن نابێ خۆی لە قسە بگرێتەوە، لە قسەی چاک، ئەبێ ئاوا خۆی بگرێتەوە لە قسەی خراپ. چونکە ئەم قسەی خراپە و ئەم جنێ و دانە، ئەم غەیبەتکردنە، ئەم شتانەی کە بەسەر ئینسانە دێ ڕۆژوو پاداشت و ئەجری ڕۆژوان کەمەکاتەوە برایەنە خوشکان. با ئێمە چۆن پارە و سەرۆت و سامانەکەمان خۆش ئەوێت لە قاسەیە هەڵی ئەگرین، نایەڵین کەم کات، با ئاوایش ئەجر و پاداشتەکەمان خۆش بێت، ئاوایش بەرهەمی نوێژ و ڕۆژۆکەمان خۆش بێت، هەڵی گرین با تیانەچێت بە غەیبەتکردن. یەکەم کەس کە زەرر لە غەیبەتەکە تۆی منم کە غەیبەتەکەین، ئەم ئەجرەمان بۆ ئەو کەساتێکە غەیبەتمان کردووە. هەڵێ وەڵام مامۆستا باسم کردەوە بابەتەی تیا، ئێوە غەیبەتە، کە تیای بوو غەیبەتە، بەڵام کە تیای نەبوو بوختانە. دیارە برایان ئەڵێن بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا، ئێمەش لە کۆتاییدا خۆی پەروەردگارە پاڕێنەڵێن یا ڕەبی خوایە بە خاتری ناوە جوانەکانی خۆت، بە خاتری ئەسما و صفاتی خۆت لێتە پاڕێنەڵێن. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم. يا ربي خوايا روجي مانجي رمضان من لي قبولك، يا ربي خوايا روجي مانجي رمضان من لي قبولك، يا ربي خوايا لتبارين بخاطرنا وجوانا كان خود بخاطري أسماء وصفات خود لدرد وبلاي الدنيا هم لا يكون بفارزي خواي تعالى أو براب الرزاني وأو خشك بالرزاني لهر شوينك يم دنيا يهن دانشتون بديار برنامج كمان جوان لبرنامج كمان قردوا. يا ربي خواي پروردگار چەندیان هەیە تۆ نەخۆشن و ئاگات لێیانە، لەسەر جێگە کەوتونە، ئازاریان هەیە، ئازار ناڕەحەتی کردوون، نەخۆشی زۆری بۆیە ناون. یا ڕەبی خوایە شیفایان بی، یا ڕەبی خوایە شیفایان بی، خوایە و بەڕێزانی کە دانیشتون بە دیارمانەوە ئەگەر نەخۆشن شیفایان بیت، ئەگەر نەخۆشیانە شیفای نەخۆشەکانیان بیت، ئەگەر کێشەیەکیان هەیە بۆیان چارەسەرکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە کێشەکانیان بۆ چارەسەرکەی، یا ڕەبی خوایە کێشەکانیان بۆ چارەسەرکەی، یا ڕەبی خوایە ئەگەر قەرزارن قەرزەکەیان ئاداکەیت، ئەگەر تووشی ناڕەحەتێک بوونە خوایە ناڕەحەتێکیان لەسەر لادە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەگەر کەسێکیان گیرا و لە زیندانایە خوایە بۆیان ئازادکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لێتە پاڕێمەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری ئەسما و صفاتی خۆت، بۆ خاتری گەورەی ئەم مانگی ڕەمەزانە یا ڕەب العالەمین لە گوناهی هەموو لایەکمان خۆش بیت. یا ڕەبی خوایە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی. خوایە لەیلەة القەدرمان بە قسمەتکەی، لە ئەجر و پاداشتی لەیلەة القەدر بێبەشمان نەکەی یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای پەروەردگار ئەو خوشکانەمان کە پرۆسای و سەرگیریان نەکردووە خوایە کاریان بۆ ئاسانکەی، خوایە کاریان بۆ ئاسانکەی. ئەو براو خوشکە بەڕێزانی کە پرۆسای و سەرگیریان کردووە لە هەرچی دەرگای ئەرزە داویانە لە دەرگای تۆشیان داوە، خوایە دەرگایان لێ بکەیت و منداڵی ساڵحیان پێبەخشی. یا ڕەبی خوایە منداڵی ساڵح بە هەموو لایەکمان بەخشی. یا ڕەبی خوایە ئەوەشی منداڵی هەیە بۆی ساڵح کە یا ئەکرەم الئەکرەمین، خوایە لە گوناهی مردوەکانمان خۆش بیت. یا ڕەبی خوایە لە گوناهی مردوەکانمان خۆش بیت. خوای پەروەردگار ئەو دەرگای بەهەشتی کە لە مانگی ڕەمەزانە لێمانت کردوتەوە یا ڕەبی خوایە دای نەخەیتەوە بەسەرمانە، یا ڕەبی خوایە دای نەخەیتەوە بەسەرمانە. ئامین ئامین. تا بەرنامەیەکی تر و پارشێوێکی تری پەیام بە خزمەتتان ئەگەمەوە هەموو لایەکتان بە خوای پەروەردگار ئەسپێرم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.